لا هەرجا هەکەبێن دەم باش دەمێ پێشکەشکردنا بڵتەنە دەمژمێر 6 و دەستپێکی دەژی گرنگترینی سەرنوچە. سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە لەگەڵ باڵێزێ ئەمریکا بۆ سووریە جڤیە. ئەمێنداریە گشتیە نەکەسە داخوازە سەربەستبەردانە عەبدوڕەحیم تەمێ دکێ. دەمە گەهاندنە ئالیکاریە مرۆڤی بۆ سووریە هاتە درێژکردن. ژمارەیە کە دنیا کوردن ڕۆژاوای کوردستانê پەنابەری هەرێما کوردستانê بوون. دووبارە سڵاو دەستەیە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە داخوایانیەک دەربارەی ناڤەڕۆکە جڤینە دەستەیە سەرۆکاتیە نەکەسە لەگەڵ مات بڕێل باڵوێزی ئەمریکی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریە بەڵاو کرد. دێ داخوایانیە خۆدا سەرۆکاتیە نەکەسە ڕاگەهاند کول ڕێکەفتە دەهێ بێ مهێواتە دۆه سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە کوژێ محەممەد اسماعیل و فەسڵە یوسف و سلێمانەوەسە و فێسەڵ یوسف پێکاتبوو لەگەڵ مات بڕێل باڵوێزی ئەمریکی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریە جڤیە. ئەنەکەسە گۆت جڤینێدا سەرۆکاتی ئەنەکەسە تەکە زیر سەر گرنگیە بەهێزکردنا پەیوەندیان گەل ئەمریکا و گرنگیە ڕۆڵە ئەمریکا دێ بەرقەراربوونە ئەو لەهیەدە لە دەڤەری هاتەکردن ئەوژی دەمەکێدا کوڕەوشە ئابووری گەلک خراپ بووە و باندۆرە خۆیان نەرینی لەسەر ژیانێ دروست کردە و هەروەها خراپبوونا ڕەوشێ دەمێ کو گروپێن چەکداریان سەر بێ پێدە بە بنپێکردنان دەرمافی ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە ئەنجام دەدێ کو هەری داوی ئەو بنپێکردن بوونە سەدەما داخستنە دەریە پێشە بورێ سێ مالکە هەروەها دەخوایانیە ئەنەکەسە داهاتیە و باڵوێزێ ئەمریکی تەکەزیە لەسەر بەهێزکردنا پەیوەندیان لەگەڵ ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە و پێشتەوانیە ئەمریکاش بۆی بەرقەراربوونە ئەو لەهیە لە دەڤەرێ کرد. ئەنەکەسە دەخوایانیە خۆ دەگوت و باڵوێزی ئەمریکی گوتیەک و ئەو بابەتێن دەجوینە داهاتنە بەحسکردن و لەگەڵ ئالیەن پەیوەندیدار چارەسەر بکەی و هەروەها ئەمریکا هەوڵ دەدێ و جارێکەدەن دەریە سینووریە پێشابوور سێمالکە وەرێبەکردن. نەهاژی بەرەخۆت مەجەم بڕێز محەممەد اسماعیل ئەندامی دەستەیە سەرۆکاتیە ئەنەکەسەدا و بەهتر گوتوبێژیار سەر ناڤەڕۆکە جڤینە سەرۆکاتی ئەنەکەسێت گەل باڵوێزێ ئەمریکا بکەن. مامۆستا محەممەد اسماعیل دەم باش بەریە هەموو تشتێکی ئەگەر وەکو دەستپێک ڕۆناهەیە بەختر بخێ سەر ناڤەڕۆکە جڤینە وە و باڵوێزێ ئەمریکی. باس دەستخۆشیە لە هەمووی کارمەندێن بەرنامجەوە ڕێباز دەکەن ساعتاوە خۆش بڕاستی جڤینە سەرۆکاتیە ئەنجومەنە نیشتیمانیی کوردی لەگەڵ باڵوێزێ ئەمریکی جڤینەکە گرنگ بوو مە هەمووی بنپێکردن و کاگریار و کار و بارەدۆخێ منتیقێ و چاوە ئارامی دەڤەرێدا بێ پێکانی چاوە دڵڕەحەتێکی بکەبنە جواتێ دوێ قۆناغێدا هەمی پێک هەتا هەمی زەحمەتی و تەنگاویە گۆل پێشیاماتێن ئەو کردن جەنابێ سەفیرە داخویاکردن و هەلوێستا ئەنجومەنە نیشتیمانیی کوردی ویژی تەکەس کرد ینی کاری ویژی گوت بۆ ئارامیکی پەیدا بکرد وێ دەڤەرێدا وێ هەوڵدان بکە و بابەتە هەمیا بشۆپینێ و تەکەس کرد حقیقەت سەر بەردەوامیە پەیوەندیان نابێنە ئەنجومەنە نیشتیمانیی کوردی و باڵوێزی ئەمریکی دەدرێ سەر هەر تشتێکی گونە پێشهاتێن پێشیامەتەوە ئەمێ حاولە بکەن چارەسەر بکەن چاریشەیەکی هەبێ سەرێکێ خەمخواریە گۆ ئارامیکی دەڤەرێدا هەروەسا چاوە دڵڕەحەتێکی بکە بناو جواتێدا هەروەسا مەوضوعێ معبەرێژی دەرگای سێمالکە گۆ بێ دوورکردن ناکۆکێ سیاسی نابێنە ئەطرافەدا مەگۆ ئەو بنپێکردنێ گوتێ چێکردن و کۆنێ بەداین و سوورەت و عەلەم و تیهاماتێ گوتێن کردن ینی ئەڤایە دووری خزمەتە خەلکەیە و ئەv معبەر بەبوویش بۆ خەدای ئینسانی و ئابووری و پێتویە گۆ چارەسەریکی ژێرە بەیەک دیتن وەکو هەلوێستا ئەنجومەنە نیشتیمانیی کورد. باشە مامۆستا محەممەد زەیەک یەک پێدا بە بێم داک و بە هورگولی ئەم لەسەر ڕاوەستن بهتر زێژێ وێ چەندێ دەست پێ بکەم خراپیە ڕەوشێک وە لەسەر تەکازی کردی وەروەها پەیوەندیاوە ئەمریکارە ینی
ڕەوشا کوونها ڕۆژاوای کورسانێک گەهشت تێدەک و ئەو ڕەوش هەموو ئەو بنپێکردن بەتایبەتی لە پێشیا چاوی ئەمریکا تێن ئەنجامدانیانی هەلوێستا ئەمریکیت بە دەربارێتدا چییە؟ هەلوێستا ئەمریکی گۆ ئارامیکی چێکە مەژی ژێر تاکید کرد گۆ ئێگۆ دخوازن ئارامیەکێک دیارن و ئێگۆ بنپێکردنە و ئەنتیهاکاتە تێکردن دخوازن وێ ئارامیە تێک بدن ئەوژی دیارە ئەوە وێ لەسەروا خالا لەگەڵ هەمی ئالیان وێ ڕاوەستن و گوهداری بکەن و بشۆپینن کارە بێوا بنپێکردنی هەنەهێن. باشە مامۆستا محەممەد دانوستاندنێن کوردی ینی سەر وێ ناکێ کوابە چەندمە بهترە ژە ساڵێکی ڕاوەستانە و بریار بوو بەری چەند مەهان و دەست پێ بکەن لێژبەر گوهارتن و نامەدەبوونا باڵوێزی ئەمریکی لە سووریە ئەو دانوستاندن دەست پێ نەکردن دەربارە دانوستاندنان ینی ئەمریکا هەلوەستەوەیە داوی چییە گەلۆ پشتەبانیەتکیان نەگەلۆ دەمەکی دەست نیشانکردێک و دووبارە دەست پێ بکەنیان نا جواتامان نەش بوو دانوستاندنا بوو بابەتێ دانوستاندناژی تێدا تو نەبوو تاکید ئەو ژید بێژن وام ژید بێژن و هەگەر ئەب بنپێکردن نێن ڕاوەستاندن و نێن سەکناندن دانوستاندن نەممکنە گۆ بگەێت شو ئەنجامە فجوات ئەمە نەش بوو دانوستاندنا بوو نەش بوو چ بابەتێ دانوستاندنێ بوو نابێنە مە و طرفێ پایانەکێدا بتر بوو ئارامیا گۆلدەڤەرێدا چاوا چێبێ گۆ خەلک کۆچبەر نەبێ ئارامیا ئابووری و ئینسانی و زەحمەتی و تەنگاویە گوتێ سەرێ خەلکێ و نتیجە بنپێکردنە و ئینتیهاکاتێک گوتێنکردن ئەو ئارامیە هات جوات تێک دچێ و خەلکێ مایژی فکرێک و چاوا کۆچبەر ببێ سەرڤەیەکێ سەروان خالا خەفتی وەکو طرفکی ئەمریکی ئەم حەستکەن گۆ دانوستاندن بەردەوام بنامەوادەش بۆ ئارامیا دەڤەرێ ژێکێ ئەمانە بابەتێ دانوستاندنا بابەتێ دانوستاندنا دەداخوانیەوە داهاتیت بێژێک و باڵێزی ئەمریکی تەکەزیل سەر بەهێزکردنا پەیوەندیان گەر ئەنەکەسێت کیانی ئەمریکا دخوازە پەیوەندیاوێت گەر ئەنەکەسێ بچرەنگی بێ و دچە ئاستی دەبێ بەری هەموو شتێکی ئەو پەیوەندی دانوستاندنی بەردەوام بنابێنامە واندا ژوو هەر کریارێک و هەر زەحمەتێک و هەر تشتێکی چێبێ ئەم هەلوێستا ئاراستای وا بکەن ئەوژی چ کارێک شۆپینن وان بابەتێ هە طرفێ مەژی ئاگادار بکەن سەرڤەیەکێ باشە مامۆستا دەربارێ داخستنە دەریە سێمالکە کووە بخۆ شاندە سەرۆکاتیەوە سەدەم ژێرەدا نەخویاکردن و بنپێکردنێن چەکدانە سەر بە پێدە بەبوونە سەدەمە داخستنێ هەنی ئەمریکا دەربارێ داخستنە دەریە پێشابور سێمالکە چه هەلوێستاوان چ بوو ئەمریکاوێ چه هەوڵان بدە حتا و جارەکەدن بەبێ ئەو دەری بەشێ هەنە یەکشێ بنپێکردن و ئینتیهاکات و مەسەلێ تەسریحاتە و تەخوین و سوورەتە و کۆنا و با مەسەلێ هە ژالیکی دیڤەژی دەری هاتیە گرتنش بوو مەسەلێ ئینسانی و ئابووری و هەروەسا سیاسی و vêkê ئەمریکا هەول دەدا گۆل سەر ئاستێ بلندێ دەولەتە ئەمریکا متابعە یعنی چۆپینن vê pirsgirêka mabera sêmalka heta niha nekariye her du aliya nêzîkiyê hev bike şirotê şirotê wa qebûl bike yan aliyedî şirotê êdî qebûl bike heta niha hewl didin got çawa karibin ew dibêjin em bînin got maber dûrî qedayê nakokê siyasî bin mabereke yani insanî û aborî ji bo xelkê hemiyê be ev hewldanên gotkirin û binpêkirinê gotên kirin divê çênebin. باشە مامۆستا محەممەد اسماعیل داوین پرسیار زیاراستەیتە بکەم و گەلە کۆمنت سەروێ هاتنە کردن ڕوونشتناوە بە باڵوێزی ئەمریکیرە دبن ئالا قەسەدە دەبوو ئەگەر بەرچاوڕوونی تشاوە بەرسبا کومنتامتی ئەتوانە یەک ژێ دبێژی چاوە گوتیە بالیۆزێ ڕۆژهەلات باشوور ڕۆژهەلاتێ ئەمریکا و ناوێ سەفیر بووە سەفیرێ بالیۆزێ ئەمریکی باشوور و ڕۆژهەلاتێ سووریا ناوی وی وڵوە مامێ ناوی غەیری وی بێژن ئادیتر هەول سەفیر و خۆت بارەگەهێکی قەسەدەی دەی یعنی مەقەڕی وان لورە و جهێ وا لوێ دریە و ئەو مەسەلا قاعاتێک قوتا ئەمچن قاعەکی تەرتیب دکەن تێدا ڕونشتن شێدوە ئەو دایمەنجی ئەو قاعەیە ئەو قاعە لوێ دێ عەلەما قەسەدەی لوێ دێ هەیە قەسەدەی اعتیبار دەبێت بەشەکە یعنی ئەو یعنی ئەمریکان بتر دبینن ئەوە خۆ دیتکن ئەوە پشتەوان دکن ئەوە ئاریکار دکن یعنی وەکو بەشێکیش خوا تێناسین جەمووە نە مەوضوعی
جارێکی دیە پەژوەیەکێ یعنی مەژی لێ گوهدار نەکردبوون و گۆ ئالێک الوەرە ئەسڵان سوورەتمە هاژێتە نەبوو گەلەک سپاس ji bo mamosta Mihemed İsmaîl endamê desteya serokatiya Encûmena Niştmeniya Kurd li Sûriyê ku tu mirovî gelek spas. Pêleka penaberiyê ji Rojavayê Kurdistanê dest pê kiriye ew jî ji ber têkçûna ewlehiyê û xerabiya rewşa aborî. Pêl ji serê salê ve tenha berdewama û bi sedan kes ji her nifşekî neqasim ciwanan gihiştine Herêma Kurdistanê. Dawên grûp duh gihişte Herêma Kurdistanê. Di yekem گروپی دان و کاروانê de 53 Kurdên Rojavayê Kurdistanê penaberî Herêma Kurdistanê bûn û piştre 83 Kurdên din yên Rojavayê Kurdistanê penaberî Herêma Kurdistanê bûn. Li îro amareke fermî derket û têde dibêje ku nêzîkî 200 penaberî derbas bûne Herêma Kurdistanê. Karwan a Tirûşî berpirsê bazdina koç û koçberan û bersivdana krîzan lê parêzgeha Duhokê ragihand ku 197 penaberên Rojavayê Kurdistanê gihiştine Duhokê. ناوبوری دازانین و ئەو پەنابەر لە کەمپا بەردەڕەشێ هاتنە بجیکردن و پێدوی و ئەلیکاری بسەرواندا هاتنە دابشکردن. ئەف دیمەنێک وونها قویانەژی داوین کاروانە پەنابەرن ڕۆژەڤایی کوردستانێک و گەهشتنە هەرێما کوردستانی و کەمپا بەردەڕەش بجیبوونە. دەما گەهاندنە ئالیکاریان بۆ سووریێ حتا دەهێ مەها تەموزە 2022 ببێ دەنگدان لە ئەنجومەنە ئەولەهیە ناودەوڵەتی هاتە درێژکرێن. نەتەوێن یەکگرتی ڕاگەهاند و گەهاندنە ئالیکاریان مرۆڤی بۆ سووریە بەبێ ڕازیبوونە ڕژێمە ئەسەد پێویستە بۆ ئالیکاریە سووریان ولەومە بریارە درێژکردنا گەهاندنە ئالیکاریان بۆ سووریێ ببێ دەنگدانێ دێ ئەنجومەنە ئەولەهیە ناودەوڵەتی داهاتەدان. لە گۆری بریارێ دەما گەهاندنە ئالیکاریان بۆ سووریە حتا دەهێ مەها تەموزە 2022 هاتە درێژکردن ئاوژیل گەل پێشکەشکردنا ئەمینداری گشتیە نەتەوێن یەکگرتیش راپۆرتەکێرە دەربارەی ڕەوشە سووریێ. وەکە ژێدەرێن دیبلۆماسیەن ڕۆژ ئاڤاییژە ئەنجومەنە ئەولەهیە ناودەوڵەتی ڕاگەهاندن رووسیا بە پێشنیارە وڵاتێن ڕۆژ ئاڤاییە تایبەت بدرێژکردنا دەمێ گەهاندنە ئالیکاریان بۆ سووریە ڕازی بوویە. تەبیک و توجڤینەک لە ئەنجومەنێ ئەولەهیە ناودەوڵەتی دەربارەی بریاردانێ لەسەر درێژکردنا دەم نایل دارخستن. وژێ ئالی خۆڤەژین و نەراوەڵاتێ نەروێژ لە ئەنجومەنێ ئەولەهیە ناودەوڵەتی ڕاگەهاند و ژێ بەردەما درێژکردنا ئالیکاریان بۆ سووریە دەمەها تەموزێ دەوێ بداوی وەرێ و ئەمیندارێ گشتیە نەتەوێن یەکگرتی وێ راپۆرتە خۆ دەربارەی پێشڤەچوونێن گەهاندنە ئالیکاریان بۆ سووریە پێشکەش بکێ. پێویست ناکێت واستەنگیەک ژێ بریارە درێژکردنا دەمێ ئالیکاریان بۆ سووریێ وەرێ دروستکردن. ستیڤان دوجارێک بەردەفکێ نەتەوێن یەکگرتی ڕاگەهاند و گەهاندنە ئالیکاریان دێ سنوور بە بۆ سووریە گەلێک پێویستە و پێویستی ئەمە بە گەهاندنە ئالیکاریان دڕیا سنوور و سەن گەران بە هەیە ئەو ژیتاک و تەڤایە پێدوێن سووریان وەرنە دابینکردن. و دەربارە ئێستاندنە بریارێ ببێ دەنگدانێ لە ئەنجومەنێ ئەولەهیە ناودەوڵەتی دۆجاری گوت و ئەو پێشوازیە لە هەر بریارەکەیە دەکەن و ڕێبدێنەتەوە یەکگرتی ئالیکاریان بگهینێ. دێ راپۆرتە خۆدا میندارێ گشتیە نەتەوێن یەکگرتی گوت و ئاستەمە ڕێن گەهاندنە ئالیکاریان بۆ سووریە وەرنەگوهارتن بێ تایبەتی نابێ ئالیکاری دریا هێلێن سەنگەرێ لە نێزیکی شامێ وەرنەگەهاندن ژبەروێ ببێدان پێدانە و ڕژێمە سەد دەسەڵاتداری شەرعیە لە سووریێ. وژێ ئالی خۆڤەژێت چارلز لێستەر لێکۆلینەرێ بەریتانی و ڕێڤەبەرێ پرۆگرامە سووریە لە پەیمانگەها ڕۆژهەڵاتە ناوین گوت و رووسیا هەوڵە تێکدانا پرۆسەیە گەهاندنە ئالیکاریان بۆ سووریێ دەدا ئەو ژیتاک و فشار لەسەر جۆ بایدن سەرۆکەی ئەمریکا دروست ببێ سزایان لەسەر ڕژێمە ئەسەد کێم بکێ. لەسەر vêmijarê berexwe cem birêz Welîd Hacı Abdulqadir nivîskarê Kurd ji Dubeyê bimiriye herwiha çalakvanê siyasî Şêro Sivûk ew jî ji welatê Almanya bimiriye. Mamosta Welîd ji cem te dest pê bikim dem baş beriya hemû tiştekî. Mamosta ev biryara ha dirêjkirina bêjin gihandina alîkariyan bo dema 6 mehêdin bo gelê Sûriye gelo şirovejere çi têkirin û bi van corên biryaran krîza Sûriye tê çareserkirin? هربت برای دلال اف شیرو و گویرو هاتیان بریارا گو هاتی ستاندن جبو درش کرنا وقت ویجی کرنا چند درین سینوری
بهتر بلکی یک جوان به او تید بن بابتا کاری مروفی ده کو او درگاه آن رین نبن آلیکاری سیویلی بهتر کو درباسی هندروی سوریا نبه ام تبجی پید زانن و اجرام روی بکه هیچ بابتی چج آستانگیش دولتین هاویر دوره را یک و آد دوا آلوزین جیانا روژانا آگل سوریا بی پیدا کرن لی مرو گلکی دو خست وک مرف وک چاودر کارن سیویلی داخازی کولی گلکی خورت و هبه کو اف جبن بریارا آن بابتا سیاسی بهاتا درخستن و بجدل جی بچاوکی مروفانا لی بهاتا نيرين وكاري قوباتنا بكار آنين جي جاردي قو د خزمتا كارو باري جواتا سيفيل باشا مامستولد يعني ام بيجن حتى جهادنا الكاريان بو قال سوريا هاتيه سياسي كرن يعني او جبريارين سياسيه وهر ولاتك بقولي برجون دي خد هل برسمرا انا ولا بلي ما مستولد بلي ما مستولد بله دباري عمدا جروج اروج دكتيد في بن في بابتي ده يعني هين دو وقت الشري صار ده ما دديت مثلا اگر معسكري سوفيت قالت بنارينا كي جكاري سيفيل دميزان دو هجريه مثلا دن بنجي ولا وبراسي جرائم يا سوري دجي مخابن حتى وكي يروجي او جبريا بريارك تدبيني مثلا دبي دزقهك ايه فشاري قالك جاران بكار تيكرن جوه براستي وكا غازن دك آن رخنجي تيكرن حتى الفاري خستنين جيهاني ايغو بما في مروف وعن خدمة كاريا سيفيلي براستي جو دنجك ايوان خورتر هبيا كو بكارينا فشارا و السر هجر كان بيجن مجلس الامن دي عن سرجه كسي جو برياري ددن كو في هربت يعني في بابتا هني التني وكا خاچا صور اگو قالك جاران مثلا ده حتى ده جنگين جيهاني ده ما خاچا صور وكاري خوئي سيفيلي وتشتاكو غرق بي ده جباتا سيفيلي ده بكارتاني مخابن گورنيري نامن ده جباتا سوري ده حتى وكي روشوي بابتي هگر خلاص جي ببي بگه هري پارچه دست ريجيم ده ريجيم تيكلين خوتي ده بكي آنه كسين تون ده ايقول ادلبي آنه هگرم بيجن او كسي ما يرو سر دستهلاتيه مثلا لهريم عمدكن هر يكي جي بخازي تشسبك يجي بكو بخيد بن بريارا خدا يعني تي بكارانين برنگكي سياسي دوباره بقرن جمتا ما مستولد ما مستشيرو برخود ما جمتا نرينتا دم كوان جمنا ولهيا ناب دولتي بريارك بيران جدي دريش كرنا دم جهادنا على كريان بو سوريا يعني تما كنت بجي ببي انجام دانا دنك داني يعني فرده تشدي وخيا كرن جديه لسر سكرنا كريزا سوريا يعني جي وكو جوره منتك لسر قال سوريا تكيكو ببي دنك دان جميع الكاريا بقهنوا بله کاکزنار روز باش بو تجی تماشاوانی آرکیجی و بو میوانی تجی گوانا مرگی بسیج بو پتاته اسکارم چی بیجم بو جنابیتا وقتی گوگ اف بریارا هانی درکت بری 6 ماه وقتی گوگ نرویج و ایرلندا دبن بریارا يعني خواستن قرارك دان دولتن نتوي او جبونا دريان او درجهن جبونا سوريا لكن دبن اس 2021 شش بو جبونا ويتشاغي او بريار هاستندن تنجبو دريه باب الهوا هاستندن دهنگانه دي دولتن يكبوي قرارا خو بريارا خوستندمون هاجر يعني تشتكي جوهرتن تشينبن جوهرتن يعني وقت بيجن عاجل ياجي مفاجئ يا او تشينبن درباري برسيركا سوري دي وبي جو قرونين وتصويت بكن واف بريارا هاني دريج ببي لغور وانا ديديت يعني تشتي جوغانا دبينن او انا اف بريارا هاني دريج كير بيجو قدا كفن تصويتي ودي سال هابرونين وبكن قرار وقفتقو بكن لسر سوريا اف بريار بري هاتي ستندن جوجو بريار وقت خود بمي ودس بيك او بريارا جوج
دان سوریه دو یک شش پنج بده هزار و چارا هنا لسر سوریه وقت دبیجه نویسان دبن و خلاص کربون. بله. کرم. باشا مامۆستا شێرۆ. مامۆستا وەلید ئەمە بێن لەسەر دەماک و نەتەوەی یەکگرتی ئەمینداری گشتی نەتەوەی یەکگرتی ئەنتۆنیۆ گۆتیرێز دەبێژێ ڕێن گەهاندنا ئالیکاریە خۆکە خۆمێنن ئەبێک و بەریان هەبریا لە سەرهاتیەدان و بابل هەوایە ئەو دڕێن نزیکی شامێ بە ئالیکاریان ناگەهێنە نابا سووریش بەر جۆرەدان پێدانەکە بە شەرعیە تا ڕژێمە ئەسەد دەسەڵاتداریاوی یانی دووردا vê biryarê yanî heta çira deyekê bandorê li rejêma Esed dikin yanî eger nêzîkî îro bigihîn yan ne madem alîkarî digihîne Sûriye ew deverê ku ew dixwazin. تزانî mamosta tişta herî balkêş bi rastî ev firsat heye di bariya min de belkî cara yekemîna an birengekî belî û xuyayî ev tişta hinê tê bikaranîn yanî erêbûn li ser rejîma Esed an ne. Lêgelo ev erêbûn an nebûn jî ka wê çi bê wê çi weket bêjî bandora wê hebe di warê praktîk de nêrîna li ser rejîma Beşarî ev gerêdaye bi tiştên piştî UN an Meclisil Emnê jî ango ew ragotim jê dibêjim lêstika îro li ser xaka Sûrî tê bikar anîn tiştê xwecihî bêhtir didê nîşankirin ew baweriya wê weket bêje dergehê nêzî îgo destê rejîm de nemaze ya ê Libnanê bêtir û adîtir jî heta mesela ew dergehên ku îro ne destê rejîma Sûrî de wek em bêjin mesela ew sînorên an dergehên nêzîkê me me teva dît vê dema dawî de ew lêstikên gulherêma me bi xwe çêbî mamosta yek ji ser mesela deriyê Sêmalka an Pêşaborê û mesela Tilkoçerê û gurbûnan û ala esas xwestin tiştên weka rengekî tiyatr her roj bi roj bêtir mesela belkî ne babeta wê bêjî lê bêhtir bi rastî têne xuyakirin ew alûziya ku em bêjin ciwanê roreşker êgo kirîn heta li ser wê pirê jî mumkin e girêdayî bo hinekê ala esas neqeba em ê bêjin parçek Sûrî û rejîma Tirkî û îla axirî xwestin mesela wê Tilkoçerê gur bikin ev jî mesela hat xuyakirin yanî li gelek ji ber gelek tişta bi rastî dergehê Babil Hewa li hember alûziyê wê jî hene di du cihara jî diçe lê di dê xuyakirin jî hîn jî bîro baweriya civata cîhanî belkî bêhtir li ser kontrola ku îro bêkirin li Babil Hewayê belkî nahiyên teqenî fenî tiştê welê û nahiyên aramî jî yanî ev go hebe fe mesela bi kurtî biryara pirsata yanî biryara guhatî standin wek emro bêjin ne zêdey bismarekî bî di tabuta bîro baweriya bi rejîma Esed bî û bi devê Guterres bi şeklekî xuyayî û belî hate gotin. باش مامۆستا شێرۆزی بێمە سەر ئەوەی چەندێ یعنی ئەم بێژن بریارە درێژکردنا گەهاندنا ئالیکاریان داهێفکێشە سیاسیە سووریە دە چارەسەرکردنا کریزاوێ حتا چرادەیەکێ بە باندۆر بیانی گەلۆ حتا چرادێکێت کە بێ خزمەتە دیتنە چارەسەریەکێ ژێ کریزا سووریێرە برê kak zinar bi rastî ev biryara gogê îro yanî yan dojî hatî dirêjkirin ji bo dergehê Babil Hewa bi rastî çi çareserî nanîye wek mesele dibêje yanî problema Sûrî ew girêza Sûrî kirêza Sûrî tê de yê ewaya dîsa di wê geroneka xwe de tiştek lê zêde nekir wek xwehiş wek mesela di teptipînin dihêlin ji wextêrê ka wê karibe bigên tiştin ne di derbarê Sûriyê de hîn hindirê Sûriyê di gelek tiştenê çareser nebûne ji bo van tiştan derya nakin li nerîna me de yanî fêda xwe ji bo Sûriyê gerek ji bo fêda li Sûriyê be gerek gelek dergeh bên vekirin
لهاولدور سوريا بوجه في داخل سوريا بك اب كريزا هاني هنكي سبك ببي يام بداوي ببي ام خوازم بين سر معبرة الكوشر كاك زنار هقر وقتي وهبي ونوقت بله كلام كمان مستشيرو بله اجبر بري انا مجبور قلت بري شش مها جوي قرارة يانجي جي بوجه او طرحة ايرلندا ونرويج طرح كربون جبو درجهم سوريا ديسا اوانا خوستبون انه بشي شش مها هاجر تشتكتنا يعني وقت اوتوماتيك درجه باب الهواء ديسا بقار به تشتكيدن امن كانت بكن دفرد وقت بري انا مجوار قلت سر اكراني اركي وجنابي ترى مساله ايران دفانس عادي وقت دريه سيميلكا ودريه معبر الوليد واف دريانا اوانا خوستن جوك كريزه كانه لهندري سوري قارب من تشيكن دريه سيميلكا بقرتن بدن وايران قارب فيديجي بك سوديجي ورقري جوك دريه الكوتشر بن سيها ويدي وسيها او درازاتي جوك او بخا ايران يعني ايران خوش به استفاده جي بك روس قبولنا كنجبو اداره ذاتي جي استفاده كنا نولويه روس هاتنا روسات دسر دبر دولتين تحالف يعني ناتو ودهندري تركيا ودردنير ودمانار قشي قواتي خو درباس كري هاتي هندري سوريا هلبت ونا ناتو جي ونا اسرائيل جي قبول نكي قد بيدك ايران كارب به الفيدا بربقي ايراني اجبو له روس قبول ناكن جبر شروطه قد بهاتي سوريا دبي مجالي وري قال لك ندي ايراني ديك دريه سيميلكا دريه معبر الوليد دريه تلكوتشر قش قريداي في تشيروكاهاني اوان خوس ازمك انساني تشيكنج بو خاطر وقت بيجي مجلس الامن ليروني قاربا ديسا بريار كي ضغطه كي بكن جبو دريه الكوتشر جبو خاطر ايرانيا ومساله هلال الشيعي وهفال بندي وانا ببي لازباورم اب شونا خلكيجي جو ايرو بحث كير بالصدان ايرو تشرو سينور درباز دي كان ريفا كرنش خلكير بمافيا هندري باجاري مدو هندري دفرا مدي او جي جوان ضغوطات اي جوجل سر دريه الكوتشر بيرو نشتن وكاربن شاركي جير بكن فكن فوق ايران في دي جي بقري لاوجي تشينبو انا مجبور اجبر اداره ذاتي ولا كيف حتى انا بشكلك الرسمي يعني بشكلك هين هو ندان جوجارن دريه سيميل كافكن جبر اوانات خولنا دبون جوي دريه باشا ما مستشيرو دوباره برخود مجمتا ما مستولید داوین پرسیار روسیا برجاندیا و چه دمکو لیکولینرکی بریتانی دبیجه روسیا هول داده کو پروسه گهاندن آلیکاریان تک بیان گوش ناف بده کو فشارک السر جو بايدن درست بکه کو سزان سرجمه ست کم يعني ورده روسيا جبرتش يعني حتى دوسيا گهاندن آلیکاریان مروفینا دکی بواری سیاسی دو تخوازی بوی سیاست کرنا و دوسه چش بوی رجمه ست کو چش بوی برجاندیا خوک تظني ما مستا سياسة روسيا دوان بابت هذا حتى وكينه هي جريداية بنجها وآسركية دم السوفيت وقت شو مثلا بيجن سوشيال أبوان سوشيال بوكاتشبو نافي مجبير كريا ليه بهتر يعني هر وقت مسألة تموينه هندروي سوريا يعني دخازي باريانان دائما بسنتر وان بحكومتها مركزية وان دستراتي وغيره فويجي يعني او بخورتي وان هجرنجي آلي كاريابي عن وكا وان درجه جوفكي دخازيت بن كنترولاي دبك اوجي بكار اني وك برصات بخد جهاتي برنجه كي فشاري بكاري هجر برچيبون به هجر ضغطك به هجر بتش آلي بتشرنجي به کو بکاری وانجی بخد بن بریاره خوایا عسکری ده لینو او هین دوی استراتیجیا ویا بابتین ولیده هینجی برنگه کی وکا چجرد بیجن شمولی لید نیرنا يعني تشكداري ووقت بيجي حقوق انسان يعني تشرنجه حتى اليكاري وافحمي بهذا جريد يعني تتبيني كمثالك بكورتيش ترى بيجي حتى حالات غيرو مثلا وقت بجاء اشتياق جفاتي عن السلم الاجتماعي المناطق يقولوا نقابه والنظام ده وذا كنت تبيني دي سنه برنجي الاشكري رادجنا الشرطي ويا عسكري بيراد منا كوميتين سيفيلي انا مدني انا ما في امرو لانه دهندروا موسكو بخدا افتشتهنينين فجبر ولد باري عمده بخورتيجي
ياوان وأف نقطة جي تازقري دايا علاقة روسيا وتركيا يعني ده مسألة سوري ده خلكي بخرترن جيا أمريكا جي أنا تحالفه فوقتي قلت تحديد جي ما كري يا مستوليد باب الهوا راسا بلكي شاف قرتنك بايدن عن أمريكا هبه السيرفي بابت اللي روسيا بخورتيج زاني قلت شما أو درجة فكريا وشما مثلا وهيمنه والسرهبي ام بي زان صراعات سريا ام 4 وما ام 4 وافتشتيكو دهندرو هرم سوريا تبي ده شد وهربت تفجي ده دكبيت بن في وقت بيجي بابتا هنيدا ومش بيرا نكنجي مافيات حربي يقول حمو مناطق سوانية نظام بياني مع او كسي مدجن شكدارين ادل بيجي وان حتى هريما او زور دستيا مثلا ان كسي جو يرو الهريما مجي وكا قسد ومسد وإدارة ذاتي يعني السلطة قائم يقود هندروي ما أوجي مافياتي واجي هنا باشا مستفيدا ما مستوليد بلي جالكس باس جبوي ما مستوليد حاج عبد القادر نويسكاري كورج دبي كنت مربي جالكس باس جبوي ما مستا شيرو سبوك جالك باني سياسي كوج ألمانيا تمربي جالكس باس شبيلة ولاتيبوني أنجو تيار المواطن أو نواة الوطن ريناقيا سياسي بها باش بلا كرنو تيدا بشتبانيا خوش بو ما في قلي كرد لسوريا نشان دا نواة الوطن تيار المواطنة دين ريناقيا سياسية ها باش دا قوتكو أو دان بيداني بما في قلي كرد لسوريا ديكي دا بريار داني دا دي چارن فيسا خودا هروها لبرچاف گرتنا تايبت منديا كردانيا ديروكي وجغرافي هروها نوات الوطن وتيار المواطنة قوت كوجما في كردين سوريا ودولتا خويا سر بخورا بگهينك ودولتا ولاتي بونه ويا سايبه د چارچوبه جغرافيا نهاده وتبع بجاردين ريب برنا سر بخوا د سالاداريا خوجهي ويانجي فدرالي د اگريده نوات الوطن وتيار المواطنة قوت كو ام جداهيه دكنا برا ما في د سبيكي وروشان نهاده كو باندورا وان لسر ورگرتنا مافان هيا لوما او دبينن كو ديمقراسي علمانية دولة وياسات السر وربه وجهه خبقره ئەمینداریە گشتی ئەنجومەنە نیشتمەنیە کورد لە سووریە داخوایانیەک دەربارەی بنچاوکردنا عەبدوڕەحیم تەمێ ئەندامی خۆجەهیە دەربێسیەیە ئەنەکەسە و ئەندامی ئۆفیسا پەیوەندیان یا شەپێلا پێشەڕۆژە کورد لە سووریە بەڵاو کرد ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە گوت و ئەڤ کریار دێ چارچۆڤەیە سیاسەتە مەترسیدار دەرمافێ ئەندامین ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە تێ و ئەڤ کریار تەحەدیە ژێ هەستێن خەڵکێرە جبر خلق دروشکه گلک خراب ده ژیان دکی هروها انجمن نیشتمانیا کرد لسوریه بنچاف کرنا عبدالرحیم تمه به توندی ایدانه و شرمزار کرد دا خواز سربست بردان اوی کرو دا خواز جه سرکردایتیا قصده کرد و دستی وردانه ده دو سه دبکه و هروها دا خواز جه سرکردایتیا پیمانیان اب دولتی و امریکا کرد و سینورکی جوان جورن کردیاران را داینه حواس عقيد سركرداد تفقرا چەکسازیە کورد لە سووریە دەبێژێت و دەستورێکی نوژ سووریێرە ناینویساندن ببێ چەسپاندنە مافێن کوردان بێگومان هەم زانین ئەگەر بەسا سووریا ژبەرێ بێت سووری هاتنە سووریا ژبەرێ بێتدان هات یەک حاڵ مەسەلا لێدای قسات بەر دەردێ دەرباز نەبوو یەک شتێک تێگەشێت یەک حاڵ ئەسدانم بێژم دەرباز نابێت بێ مەسەلا باوەری دەربێشەڕۆژە دستورێک سووریا پێکانینا مافێ کورد و باوەری مافێنەکەوی کورد درێ سووریا وی دستورێک ڕاستەقی درێ سووریا ژبەر وێ بێت ئەسبێژم دستورە پێشەڕۆژە وەک چاوە مەبدا خوێنیان یا دۆ لە پشتی وی سووریا وەک وڵاتێکی بەرنەکە باوەری مافێنەکەوی کورد درێ دستورە سووریا پێشەڕۆژە وهروها مسألة إجدادنا دستلات إسرائيلية وآخرنا دستلات النابل سیامان د حاج سەرۆکە شەپێل ئازادیە کوردستانی دبێژێش بۆی چەسپاندنە مافێن کوردان دە دەستورە سووریان و دە پێویستە هەف پەیمانان دروست بکن وان بە نەڕینە سیاسیە کوردی ڕازی بکەن
هەکەم بخوازم مافی کوردی دەستورا سووریا پێش ڕۆژێ وەری پاراست دوێ ئەم حەلیفاش دەوڵەتی دوێ ئەم کار یەکژێ گروپا ڕێکبەریە ژنا دەستورێدا و ڕازی بکن ژنەری ناخۆی سیاسی ئەم وا ڕازی بکن بۆ مافی کوردی دەستورا سووریدا ڕاوانە و پێ وەرنەپاراستن جاریە دیڤە ئەم وەک ئەنجومەنان نیشتیمانی بێژن فدرالیش بۆی سووری دوێ ئەم جوارە بمەتیاکیش بۆ ژبەرجەوەندی سووری گشتیە بۆ سووری ببێ فدرالی ناش بەس ژبەرجەوەندی کوردایە وەکی دی گروپی عەرەب یعنی ڕێکبەری عەرەبی ژمارەك مەزن بێژن فدرالی مانای پارچەبوونە لێو ژوارە بن دۆخیاکردن بەرەباژی فدرالی هێلێ سووری یەکگرتی بەس نەک گروپا بزودسۆن یا ڕێکبەریە تێنێش مەرەگرینە بە جواکات سیڤیلچی ئەوژی 45 کەس بێ ئەم کاربن واشیش داخوازێ خوا ڕازی بکن تالی وەڵاتێ کاوە حەسەن ئەندامی کۆمیتە هەرێمیە پارتیا دموکراتە کوردستان سووریا گوت و پێویستە کارش بۆی چەسپاندنە مافێن کوردان دەستورە سووریا نو دەوەرێکردن دەستپێکێدا سلااو ڕێزش بۆ بە هەردوو پارتیە سیاسی ئەنجومەن کوردیدا بۆ ئەنجومەن داخستان و برێگە سەرکەوتنی ئەنجومەن خوازن ڕاستی حەزربوونا مە ئیرۆدا بێ کوربەندێ ئەو بێ سمینارێ خواستم جێزیکە ئەمزانی بەنراوشە سیاسی یا ملەتێ کوردی کوردستان وش ئاڵمان گفتگوی سیاسی دا ماسا سیاسی دا مەتاڵخێنی دەوڵەتی دا هایەتیجان ئەزدە ئەف هەردوو برادر مامۆستا سێمن حاج و مامۆستا حەواس کوردی وەک بۆ دەوڵەتان دموکرات ئۆپۆزیسیۆن سووریدا وەشاندی کوردی پادی مەرعێ بەرپرسیاری ئۆفیسا پەیوەندیان گشتیە شەپێلە پێشەڕۆژە کورد لە سووریە گوت بۆ نویساندنە دەستورێکی نو لە گۆری بریارە نەفدەوڵەتی 2254 وێ مافێن کوردان لە سووریا نودە بپارێزێ سير بخاكا سوري بن خون دولاري جنوبي هروها سير بمكة سوري حرابرة تشتغي ولا تشتغل ولا تبدو ظروف زحمة بين سوري تيما وخاصة تبدو لما تشتغل بيجن أبوك وقت كانت في السيارة عملية سورية دستور كاتوكا باش سوري وقت كانت في السيارة زەکی محەممەد علی ئەندامی کۆمیتە نەڤەندیە شەپێلە پارتیا گەلە کوردستان سووریا دەبێژێ یەکبوونە کوردان لە سووریە وێ مافێن گەلێ کورد بەهتر دەستورە سووریەدا بچەسبینێ فأثبت ليلة المسعودية أن تسوي في الاثنين مع كيفا تجد كم صار كم هيك كم أنا كل شيء يحصل دمرتي برضو أبيار شيء وأنا بلادك ما بيكون يعني كلية سراسري شوية يعني كل شيء اشتغلوا جير زمن بدنا غدا مستقبلنا يجي تابی بنپێکردن کۆمنچەکدار لێ دیساژی مالباتێن ئافرینێن کۆچبەرکردی بەرێخوا ژێ کامپێن شەهبایەت دن هەرێمە ئافرینە ڕۆژەڤایی کوردستانê لە گۆری زانیاریên بەڵاوبوونەک و مالباتێک ji gundê عەدەمایê ser bi navçeya racova jêberiya 4 salan ve li kampên şehbayê dijîn piştî wê demê biryardan ku vegerin warê xwe ev perçe vîdyoyê jî ya pêşwazîkirine li malbatê. بێ بیوایم گەشتە داویا بۆڵتەنێ هەر شاد و بەختەوەربن.